خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا بابەتێکی گرنگی دەرونی کە پرسش و دوعا و پاڕانەوەکان کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر دەرونی مرۆڤەکان هەیە باس لەم بابەتە دەکەین. بێگومان لاشەی مرۆڤ ئەوەی پێوترێت لە بەشی دەرەوە و لە بەشی ناوەوە پێگاتووە. بەشی دەرەوەی ئەندامەکانی جەستە یان ئەوەی کە لە هەناومانایە بێگومان ئێمە زۆر گرنگە و چەندین پزیشک بانگەکەین میوانداریانەکەین ئایا گورچیلە، ئایا سیەکانمان، ئایا بۆری هەوامان، ئایا چوزانم خوێنمان چیمان چاومان چۆن بپارێزین. بەڵام بابەتێکەیە کە بابەتی دەروونە کە با بڵێن کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ژیانی مرۆڤێ و لەسەر تەنانەت ئەندامەکانی دیکەی جستەژە، یعنی ئەگەر دەروون تەندروست نەبێت ئەندامەکانی دیکەش لەوە چە گرفتیان بۆ دروست بێت. جا ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەفرام محەممەد پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان لەسەر کاریگەری پەرستش عیبادەت زائیدەن دوعا و نزا و پاڕانەوە لەسەر دەرونی مرۆڤ قسە و باسەکەین. زۆر سپاس دکتۆر جان، بەخێر بێت. زۆر بەخێر بێت. سەر چاومان دکتۆر، ئەگەر لەوە دەست پێ بکەین چۆن ئێمە پێشەکەشە ئاماژە پێکرد گرنگی ئەدین بە ئەندامەکانی دیکەی جستەمان، ئایا گرنگە گرنگیش بدەین بە دەروونمان وە ئەگەر ئێمە دەروونمان گرنگی پێنەدەین یا تەندروست نەبێت چ کاریگەریەکی لاوەکی وەسەر ژیانمانە بێت؟ بەڕاست خۆی بێگومان جستە و دەروون دوو بەشی لە یەکدا نەبڕاون، واتە ئەستەمە بتوانی جستێکی تەندروستت هەبێ ئەگەر دەرونێکی ئارام و تەندروستت نەبێ. پێچوانەکەشی هەر ڕاستە کاتێک تۆ ئازارێکی جەستەیی تەبێ تۆ شۆ خەوت لێ ناکە، بەڵام خۆ تۆ قاچ تێشێ، خۆ تۆ بە قاچ ناخەوی بەڵام خەوت لێ ناکە. ئەستەمە تۆ دڵت تەنگ بێ، خەفتت هەبێ، هەز بە ترسکەی بتوانی شۆ بە ئیسراحەت بخەوی. کەسێک کە بینی پزیش پێڵێ تۆ نەخۆشێکی درێژخایەن تێ بە تایبەتی کە گەنجە بڵێن تۆ نەخۆشێکی شێرپەنجەت هەیە یان نەخۆشێکی دڵت هەیە، خۆم کەسە نەخۆشێکی جەستەی پێوتراوە، بەڵام بینم کەسە سەرە پای ژیانی ئەگۆڕێ. ئەم لێرە هەواڵێکی جەستەیە، بەڵام تر لە ڕووی دەروونە وانە ئارامە بێ، کارەکانی ناکات، تێکەڵبوونی نابێت، تااقەتی دەوروبەرینێتتر هەستەکەی بە تەواتی دا ئەڕمێ ئەم کەسە. بۆی ئەم دوانە لێکدا نەبراون لە ڕووی زانستیەوانێ. هەچ کاتی تۆ دەرونێکی ئارامت هەبوو کاریگەری ڕاستخۆی لەسەر هەموو جەستت هەبێ. بە هەماشو ئەگەر جەستێکی تەندروست بێ وا لە تۆکە هەز بە متمانە و هەز بە خۆش و هەز بە ئارامی بکەی لە خۆتە. بەڵام زۆر جار ئارامیە دەرونیەکەیە جەستێکی تەندروستی شتاتێ، چۆ بمانەوە نەمانەوێت سەرچاوی زانیارەکان و پەخشی ئەوەی کەوا هەواڵەکانە گەێنێ بۆ جەستەی تۆ بریتە لە مێشکی تۆ نەک بریتی بێت لە پەلەکانی خوارەوەت. بێ لە ڕاستەیە کاتی تۆ دەرونێکی ئارام تەبێ، مێشێکی ئارام تەبێ، هەز بە متمانە لە خۆ تاکەی، جەستەشت بە شێوکی تەندروست کارەکانەکات. ئیتر نمونە لەسەرەوە ئەوەنە زۆرە، ڕەنگە گەر 1 و 2 و 5 و دەبێنێت تۆ کۆتاینە، بەڵام گرنگە بزانین هەچ کاتێ دەرونی ئێمە دەرونێکی ئارام بوو ئەتوانین جەستێکی ئارامیشمان هەبێ. بەڵام نەک بۆ چەمکێ بڵێن قەت تووشی هیچ نەخۆشیەک نابین، بەڵام گرنگوێت لە سروشتی ژیانمانە کاتێ دەرونێکی ئاراممان هەبێ جەستەمان لە زۆربەی شتەکانە لە کەسانی کە باشتر کارەکات تەندروستتر کارەکات. کۆ ئەندامی سوڕان بێ، کۆ ئەندامی هەرز بێ، کۆ ئەندامی هەناسە بێ، کاتێک تۆ دەرونێکی ئارام تەبێ هەموو ئەندامەکانی کەش بەهێمنی و بە شێوکی تەندروستکاری خوانەکە. باسی دەروونەکەین فکرمان بۆ لای مێشک بچێ یا بۆ لای دڵ بچێت، چکە قسەیەکی لە دڵ و دەروون، یعنی بەڕاست کە باز لە دەروونەکرێت و لەلایەنی زانستێکەوە ئایا پەیوەندی بە دڵەوە هەیە یا پەیوەندی بە مێشکەوە هەیە؟ لە ڕاستیە پەیوەندی بە مێشکەوە هەیە، بەڵام هەموو گۆڕانکارێک کە لە مێشکا ئەبێ ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دڵە بێ. بێ زۆر کەس کاتێک کە دڵ ڕاوچێ ئەبێ یەکسەر چێ بێ دڵی خێرا لێ، هەناسی تەنگە بێ، دەمی وشکە بێ، دەستێ لەرزی عەرەقە کاتۆ، گۆڕانکاریەکە لە مێشکە. بەڵام هۆرمۆنەکان ئەوە بە خێرای گۆڕانکاری بەسەرە، ڕاستەوخۆی یەکەم کۆ ئەندامی سوڕان کۆ گۆڕانکاری بەسەرە بریتە لە کۆ ئەندامی سوڕان، دواتە بریتە لە هی هەناسە، دواتە بریتە لە هی کوێرە ڕژێنەکان. بێ لە ڕاستیە سەنتەریشتەکان بریتە لە خودی مێشک، بەڵام گۆڕانکاریەکان یەکەم سیستم کە تیا دەرەکەوێ بریتە لە کۆندامی سوڕان، چکە زۆر بە خێرای وەڵام دانەوێ بێ. بێ زۆر کەس کاتی حاڵەتی دڵە ڕاوچێ هەیە قەلقی هەیە بە پەلەسەردانی پزیشکی دڵەکە، چۆسەکەڵە دڵم خێرا لێ سەرسنگم ئازارێک گومانی بۆ ئەوە ئەچێ، یان زۆرجار لەگەڵ هەناسی تەنگە بێ ڕێلەوە چێ سیەکانم گرفتی هەبێ، دواتر کۆندامی سێم کۆندامی هەرسی تێکەچێ، خواردنی جوان بۆ هەرس ناکرێ، باش خواردنی بۆ ناخورێ، ئازاریە بێ، غازاتێ بێ، خواردنی بۆ هەرس ناکرێ، لەوە چێ کۆڵۆنم هەبێ. خۆی پێناسێ کۆڵۆن لە هەموو دنیا پێناسێ نەخۆشی کۆڵۆن چییە؟ ئەو نەخۆشیە کە لە مێشکە نیشانەکانی لە کۆندامی هەرسە،
واتە ئەگەر هەست دکتۆرە بۆ نەخۆشی کۆڵۆن چارەسەری مێشکت بۆ نەکاو دەرمانی کۆڵۆنت باتێ بەس کاتی لە کوشتی و پاری پێسەرف کردو چۆن لەگەڵ دەرمانەکەت ڕاگەت هەمان کێشە ماوە ینی کۆڵۆن پێناسەکەیەوە بەنسبەتێ disease of mind affect GIT ئەو نەخۆشیە قەلقەکە لە مێشکە بەڵام نیشانەکان لە کۆندامی سوڕان تۆ گەر حەبێکەدا بەس نیشان کۆندامی سوڕانت کۆنتترۆل کرد لەگەڵ حەبەکەت ڕاگرت هەمان نەخۆشی ماوە بەڵام ئەگەر توانی چارەسەری گرفتەکەی تاکەکە بکەیت کە کێشەکە چارەسەر بوو ئەو دەمارێکی کە بە پرسە لە نێوان مێشکۆڕی خۆڵەکانە کەم دەمارە هێور کراوانێ ئەو وختە نیشانەکانیش نامێنێ بێ بەشێکی زۆری خەڵکی پارێکی زۆر سەرفەکە بە چارەسەرکردنی حاڵتەکانی دڵڕاوکێ کە بڵێن سەردانی پزیشکا بۆی دەرمانی نەخۆشی دڵی ئاەتێ یانی کۆندامی هەرسیاتیان هی هەناسی ئاەتێ بەڵام لەگەڵ دەرمانەکە هەروکو خۆمەوە چکە بۆ سەرچاوە سەرێکەکە چارەسەر نەکراوە بەشەکانی کە چارەسەر کرا زۆر باشە کاک دکتۆر سەرچاوەکانی ئارامی دەروون زۆرن ئەمڕۆ ئەمە بە دیاریکراوی باز لە عیبادەت و پەرستشەکانەکەین باز لە نزاکەین ئەم ڕێگایە ئەم شێوازە بە گوێرەی توێژینەوەکان کە لە بەردەستی جەنابتەوە یاخود ئەزمموی بەڕێستان لەو بوارەیە ڕۆڵی هەبووە کاریگەری هەبوو لە بەدەزێنانی ئارامی دەرونی تاکەکان بێگومان بچەن عیبادەتەکان زۆرن ئێمە تەنها ئەگەر بەس باس لە نوێش بکەین چکە گەر باس لە هەر هەمووی بکەین ڕەنگە بۆ چون 15-20 بەرنامەمان ئەوێ بەڵام ئێمە لە بەروی بەرنامێکی بەیانات تەنها باس لە نوێژ دەکەین لە نوێژە تەنها باس لە خوشوع بکەین بۆ کاتی خۆی گەرە باس لە صیفەتی کەسێکی بڕوادارەکە کە لە قەد ئەفلح المؤمنون نەک تەنها کەسەکە بڕوادار کە بێت سەرکەوتیش بەدەستبێنێ الذين هم في صلاتهم خاشعون ئەگەر تۆ لە نوێژە خوشوعت نەبێ ئەو نوێژۆنێک کە خوای گەورە ئەیەوێ چکە بۆ تۆ نوێشکەیەکەی بۆ دوو مەبەستە یەک لابردنی سزا دوو بەدەستێنانی پاداشت بەشێکی زۆری زانان لەو باوەڕان کە خوشوع لە نوێژە سنەتە هەندێکیان ئەڵێ فەرزە ئەوەشی کە ئەڵێ سنەتە ئەڵێ تەنها ئەوەیە کە تۆ نوێژەکەی ئەگەر خوشوعت نەبێ ئەرکەکەت لەسەر لا چووە بەڵام سەوابت وەرنەگرتووە نمونونەکەی وەکو چیوە بڵێن تۆ لە پۆلێکە نزیکی بیسی خوێندکاریتیا مامۆستاوان ئەڵێتەوانێ ئەم خوێندکارانە هەیە 90 هێنێ هەیە 80 هەیە 70 هەیە 20 هەیە 30 هەیە هیچیش ناهێنێ ئەم خوێندکارە ئامادە بوو لە پۆلە کەسە بڵێم کەسە غایب بووە ئەم کەسە بوونی هەیە لە پۆلەکە بەڵام دەرنەچۆ خوێندکارەکە یعنی هیچی نەهێناوە تۆشە چێت لە نوێژەکە ئامادە بووی بۆیە سزاد لەسەر لا چێت لە قیامەتەکە تۆڵی نوێژت نەکردو نوێژت کردووە بەڵام هیچ پاداشتێکی نەکۆتە لە بە تەمەڵێکەوە هیچت بۆ نەنووسراوە هەروە لە فەرموویدا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ هەیە لە نوێژەکە نیوەی بۆ ئەنووسرێ هەیەک لەسەر سێ هەیەک لەسەر چوار هەیەک لەسەر هەیەک لەسەر دە بەپێی تۆ چەنی ئاگات لە نوێژەکەتە چەنێ خوشوعتە لە نوێژەکە ئەو نەت بۆ ئەنووسرێ تۆ ناکرێ نوێژی ناوی بنێ نوێش بڵێ لە حوزوری خوای گەورەیە وەستاوم بەڵام کە تەواوی خۆت نەزانیت چ سوورەتێکت خوێندووە نەزانیت چ ئاەتێکت خوێندووە خۆت نەزانیت چ دوعایەک خۆت نەزانیت تر جوابی چی بدرێتەوانێ بێ لە ڕاستیە هەندێک کەس ئەو نوێژوی کەیکە ئەو نوێژە نییە کە ئارامی دەرونی پێ ببەخشێ ینی ئەو نوێژەیە کە تەنها سزاکەی لەسەر لابە بەڵام ئەو نوێژە نییە کەوا ئەم بەڕاستی ئەو نوێژەی کردبێ کە دەرونی پێی ئارام بێ بێ ئەگەر توێ ئەو نوێژە بکەیت کە بڵێ ئەم نوێژە وەڵام بدرێمەوە لەسەری نوێژی بێ پاداشتی هەبێ ئەبێ ئەو نوێژە بەڕاستی تۆ هەست بکەیت چێژی لێ بینی من 25 ساڵ زیاترە دکتۆرە لە خبرەی خۆمە نەبینیومە نەخوێندومەتەوە نەبەر چاوم کەوتووە هیچ جۆرێک لە چارەسەری دەرونی هەبێ بەقەی دوو ڕکات نوێژی پڕخوشوع کاریگەری هەبێ ئەم قسەیە من بەپرسم لەسەری ئەم دەنگم تۆمارکە لە شوێنانیشا دایبەزێنە هیچ جۆرە چارەس بەڵام بەمەرجێ من باس لەو نوێژە ڕاستەقینەیەکەم باس لە نوێژە ناکەم کەسکە ئاگای لێ نەبێت چیڵێ هەر تەنها بە پلەبی کات و بڕوا چۆ ئەو نوێژەیە کە گۆڕانکاری لە ڕفتار و گۆڕانکاری توانە کە ئەو نوێژەنێکی ئەمە باسەکەین لە دین ئیسلامە من لم يهن الصلاة عن الفحشاء والمنكر لم يزم إلا بعده نوێژ ئیشی چییە تۆ لە فحشا و منکەرە پارێسێ ئەگەر نوێژە تۆ بەڕاستی بیکەی دوو ڕکات بکەی لە ناخیڵ تۆ ئەگات لە نوێژەکەت پێ بزانی چی خوێنی بزانی بۆ پاڕێتەوە بەڵێ هیچ چارەسەرێکتر کێکێڵ بۆ ڕیۆگا بکە ئیکەڵێ چارەسەری هزری ڕەفتاری بکە ئیکەڵێ ئەمە بکە هیچ کام لەمانە پێوانە ناکرێ بەمیتر یعنی بە هیچ پێوەرێکی زانستی ئەم دوانە لێک ئاستانی نەک لە نەخۆش لە یەکێ لە دوو لە دە لە 20 لە 50% من وەکو دکتۆری دەرونی 5 ساڵ زیاد دکتۆری دەرونی بەڵام 25 ساڵە دکتۆرە ئەو نەخۆشانەی کە ئەمەمان بۆ کارهێناوە بەڵام ئێمە باس لە یەکێکین کە خۆی نوێش کات و باوەڕی بەدین هەبێت چکە هەندێک کەسێر حەزی لە نوێژەکەنیە تۆ ناتوانێت بێ نوێژەکە بکەیت بەڵام باس لە یەکێکین کە باوەڕی پێ هەبێت کاتی ئەم ڕێگە چاری بۆ دانی
لێ تۆ ئەتوانی تا هەفتەیەکی تر تا 10 ڕۆژی تر هەموو شێوە دوور کات نوێشکەی پێشنوێژی بەیانی کە هەڵەسی شەوان ئەبینی لە ماوەیەکی زۆر کەمە گۆڕانکاریی گەورە بەسەرم کەسایە این نەک تەنها کە چاوەڕێی سەوابی خۆی گەورەکە هەر ئەوەی کەوا مێشکی چەنی ئارامە بێتەوە چەنە متمانی بەخۆیە بێ چۆ تۆ کاتێک کە چیتە نوێژەمانێ بێگومان ئێمە لە نوێژات چیەکەین خۆ تۆ کە ئەپارێتەوە لە خۆی گەورە چیەکەی سوجار باس لە ئازیاتی خۆ ناکەی باس لە گوناحەکانی خۆتەکەی این تو ئێستا گەر لە غیری خۆی گەورە تۆ بچی داوای لەبوردن لە کەسێ بکەی بڕێ شکاندنی تایە بڕێ قورسی تایە بۆ دڵت کە من بڵێم ئەڵتخوا تۆ لێمە بووری فڵان هەڵم کردە بەرامبەر بە تۆ ڕۆژێ غیبەتێکم کردی بەڵام کە لە حزوری خۆی گەورە تۆ عیبادەتەکە ئەەکەی خۆ تۆ لەسەر ئەو سفرێ بەس تاوانەکانی خۆت هەڵی ڕژی لەسەرەتە ئەوەم کردو فڵانەکەم و کورتیم کردو غیبەتێکم کردو شتێکم کردو یەک دنیا خراپی خۆت هەڵی ڕێژی ئەو کاتێ تۆ بەڕاستی لە چەمکی بسم الله الرحمن الرحیم تێگەی چۆن تۆ لە چەمکەکان تیانەگەی ئەو وەختە ئەزانی خۆیاکی بەخشندەی میهرەبان چێ تۆ بەم هەموو تاوانەوە چیتە بەردەمی بەڵام ئەو میهرەبانە بەرامبەرت و بەخشندە شەشتی شتایەتێ توێ لە ڕاستی ئەگەر بەو چەمکە خوشوعەکە وەربگریت بەڵێ گۆڕانکاری گەورە بێ لە ژیانتە ئەمما ئەگەر تۆ نەژگەت تەنها پەلەپەلکردنێ بێت و بیکەیت و لە کۆڵی کەیتەوانێ لە ڕاستیان ناگێتە ئەو چەمکەی کێمە ئەمانەوێ خشوعی شتێک نییە بە زۆر تۆ دروستی بکەی یعنی شتێکە ئەبێت تۆ لەمانە ئاەتەکان چێ بکەی بزانی چیە خوێنی کۆمەڵی ستاندەردمان هەیە ئێمە لە ڕووی ئاینیەوانە تۆ چۆنەگەیتە ئەم پلێ واتە پلێک نیەک سەبتێ بە شەو ڕۆژە بیگەیتێ ئەبێت لە نوێژەکە کۆمەڵی پێوەەر هەیە جێبەجێ بکەی کۆمەڵی شت هەیە بیکەی کۆمەڵی گۆڕانکاری بکەی بڵێ بۆ گۆڕانکارێگەیتە پلەی خشوع ئەمما تۆ گەر بتوێ نوێش بکەیت و بە دیار تەلەڤیزۆنەوە بیت تەلەڤیزۆنکە لەولاو ئیش بکە ناگەیتە پلەی خشوع بتوێ بیکەیت و ماڵکەمی دەنگەدەنگ و فەوزابێ ناگێتەوە پلەی کە ئەتەوێ بەڵام بێ لە کاتێکا بێ هەیە من بێ بێدەنگ بێ خۆت بە تەنیابی بزانین ڕاست خاڵسان مخلصان بۆ خوا ئەم نوێژە ئەەکەی بزان ئاەتەکان چێ خوێنی پێش نوێژەکە بە چارێکە 20 دقیقە ئاەتەکان بڕۆسی تەفسیرەکەی کە ئێستا ئەو وەسایل ئاسانە لە ماناکانی تێبگەی کتێبی تەفسیر کەماڵ هەیە بێ ئەوە نەبێ لە ئینتەرنێتە هەیە ئەو ئاەتەی کە توێ بیخوێنیمان بووی کە کاتی ئەی خوێنی بەڕاستی بزانیت چۆنە پاڕێتەوە بڵێ ئەوانەیە کە بەو شێوەیە ئیکەن من دووبارەیەکەم و هیچ جۆرە چارەسەرێک کە هەیە یۆگای هەر شتێکی ترە تۆ ێگا ڕاتێنە چ پێکەڵە زۆر هەناسی قوڵبە مدیتەیشن بکە ئەوانە بکە تۆ هەر خۆی خوشوە لوتکەی ئەوەیە یعنی ئەوەی کەوا توێکەی ئەو لەکوێ تەواو بێ تۆ ئەوە سەرەتای دەستپێکردنی توێ یعنی ئەوەی کەوا ئەو لە یۆگای بۆت باسەکە و لەکوێ ئەو تەواو بێ کە تۆ دەستپێکی لە خوشوعە لوتکەکەی ئەوە سەرەتاکەی تۆ ئیتر باس ناکەم لوتکەی تۆ گات یعنی کەوا ئەوە گاتە قمەکەی ئەو قمەی یۆگات گەێنێتە پلەی خوشوع تۆ هەر لە سەرەتاو کە دەستپێکەی لە تەوابوونی ئەوە دەست پێ کردووە يعني ئەوەی ئەو کا بە ساڵێ بە 2 ساڵ خەریکە بێ ڕاهێنانەکەوەی کەو ئیگاتێ تۆ هەر دەستپێکردنی هەفتەی یەکەمت ساڵی پێش شەو کەوتووی بەڵام بەمەرجێت چەمکەکە بزانانی ئەوەی کە باست کرد بە عەمەلی لە ژیانی با بڵێن پزیشکی خۆتە لە کلینیکەکەت ئەو کەسانی کە خۆت فەرمووت ئیلتیزاماتێکی دینیان هەیە باوەڕیان بە دین هەیە کاتێک دووچاری گرفتێکی دەرونی ئەبن ئەمە تاقی کردوتەوە لەسەر نەخۆش و فیدباکی هەبوو بۆت بەڵێ منەوێت کە پێتەڵێم عادەتەن وەکو پزیشکێ نابێ قسەکەی من وەکو کەسێ بێ کە بڵێم وتیان یعنی سەرچاوی زانستی پزیشک نابێت کلمەی وتیان بێ یان بۆ چوونی خۆی بڵێم من وای ئەبینم ئەمە باشترە چونکە ئەم بۆ چوونە ئەمە ڕەبتیە بە منەوە شەیەکەوە پزیشکێکەڵێ زانیاریەک ئەبێت جیاواز بێت لە کەسێکی ترکاوە بڵێت تەنها بە بۆ چوونی من لەو باوەڕێ من لەو خبریکەوە هەمە بەڵێ بۆ سەدەها نەخۆشەمە تاقی کراوەتەوانێ کە ئەو ڕێگانی کەوا هەیە لە زانستە ڕێگی CBT بەکارهێنێت واتە چارەسەری هزیرە ڕەفتاری بێکەوتەوە ڕاهێنانی یۆگا بکە هەندی ڕێنمای پێوترێ کەسانی شێ پیوترا کە تۆ جگە لەمانی کەیکەی ئەتوانی چارەسەری ئاینی بەکاربێنی بەڵام نەک چارەسەرانی بۆ چەمەکی کەسەکە تێنەگا چونکە بەڕاستی ئاین تێگەشتنەکە گرنگەکێتی دەک تەنها بڵێ بڕۆ تۆ ڕۆژی 2 ساعت گوێ لە قورئان بگرە ئەم کەسە 2 ساعت گوێ لە قورئان بگرێ لە ماوە لێ بات و ئاگای لە قورئانەکە نەبێ قورئان بۆ من نەکراوە تۆ لە ماڵە لێ بیت و ئاگاتێوی نەبێ چۆ قورئان لێدا کە لێدرابی گوێی لێ بگری لە ماناکەی تێبی بێ ئەو چەمکەی ئێمە لەگەڵ مامۆستایەکی ئاینیە جیاوازێکی ئەوەیە ئەم کەسە بەڕاستی بێت لە مانای شتەکان تێبگا کە تۆ پێڵێ بڕۆ دوور کات نوێشکە بە خوشوع و لێ تێبگە پێڵێ بێ تۆ 10 ئاەت بێنی لە ماناکەی تێبگەی ئەم ئاەتە بزانین بەستەکەی چیە ئەنج بڕۆی نوێژەکەت بکەی کە کاتی نوێژەکەی پێڵێ و کاتی بڵێ ئەم لەگەڵ ئەوەین خودی تاکەکە گۆڕانکاری پێکرێ نەک تەنها بڵێ تۆ بڕۆ گوێ بگرە و ئیتر بەڕێ بکەیت و کەسەکە بڕوە ئەمەش کارێکی ئەستا منێ چونکە بەشێکی زۆری خەڵکی ئێستانە کەسانێکی خوێنەوارن واتە نەخوێنەوارە زۆر کەم بۆ تۆ لە ناو گەنجا کەم کەسی خوێنەواری نەبێ
بۆیە بڵێ ئەو کەسانێکەوە ئەم ڕێگەی بۆ بەکارهێنێ کاریگەریەکەی زۆر خێراترە و هەر پزیشێکیش بێوێ ئەمە کارێکی ئەستەمن یعنی کارێکی ئاسانەوە توی ژێنەوەکەش ماوەی ساڵانێکی زۆری ناوێت لە چەند مانگێکی کەمە کاریگەریەکەت بۆ دەرەکەوێت ئەتوانێت دکتۆرێک کردوانی کە دیکە هەمان پرۆسی ئێمە بکاتەوە بزانی هەمان ئەنجام بەدەست هێنەیان ئەشێ ئەنجام لە سا و لە ساس من بڵێم لە سا هەفتەیە چاوە لە سا 65 چاکە بێ بەڵام نابێت لای من هەفتابێ لای ئەو سی بێ کاتە مستەقتوی من نامێنێ بەڵام ئەشێ دەرەجەیە کەمتر زیاتر چەند پۆینتی ئەمە کێشەی نابێت بەڵام بەشێ بگشتێکی بەڵێ ئەم ڕێگە چارەسەری کەوا تاک جگەل لە ڕێنمایە دەرونیەکان ڕێنمایە ئاینی شیبێتێک کە بتوانێت زیاتر پەیوەست پێ بە عیبادەتەکانەوانەیە کاریگەریکی خێراترێ بێ ئەنجامێکی باشتری شێبێ چکە بۆ ئێمە کاتێ باس لە یەکێکەکەین ئێمە هەمیشە قودوی ئێمە پێغەمبەرەکانە یعنی گومانی تیانێ کاتی پێغەمبەری خوا دڵی تەنگە بێ بە قسەی بەرامبەرەکانی وەلەقەد نعلم إنه يضيق صدرك بما يقولون فاقل پێڵە چی فسبح بحمد ربك وكن من الساجدين لبرو التسبيح بکە و سوجدە بەرە پێ ناڵە بڕۆ شتێکتر پێ ناڵە بڕۆ شەڕکە لەگەڵیان ناڵە لێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين کاتێ زەنون کەیتر تووڕ ئەبێ هەڵەچێ لێکە پشۆنە سەر خۆی ئەگیان من هەستەکەم زوڵمم کردو تاکە سبحان لەبەر سبحان الله کە خۆی گەورە ڕزگاریەکە بۆی لە ڕاستیە تەسبیحات هەر خودی خۆی ئەگەر دانیشی بە دیارەوە تۆ شەڕی ژمارە نەکەی شەڕی مانا بکەی کاریگەری زۆرە تۆ پلێوت نەوێت تەسبیحەکە 100 جار بڵێ ئەستەغفر لە پلە بیکەی نە بێت لەگەڵ هەموو ئەستەغفیر اللهەکە تۆ هەڵێکی خۆت بینێتەوە یادت کە دووبارەی نەکەیتەوە لەگەڵ هەموو سوبحان اللهەکە تۆ پاکی و بێگەردی بۆ خۆی گەورە دابنێ چکە سوبحان الله تۆ پاکردنی خۆی گەورە لە هەر نەقسێکە بەرامبەری هەبێ کە تۆ ئەلحەمدولیلاکەی بەرامبەر بە هەموو سوپاسگوزاریە تۆ نعمەتێکی خۆی گەورە هەیە بەسەرتەوە وإن تعدوا نعمة الله لا تحصوها تابعني تا صالح كدانش هر سبحان نعمتي بجميرة تاو نابه تنانت هندي مفسره تنها يك اللي نعمتك نال همو نعمتك على يك داني يعني بس نعمتي تشاو بجميرة بس كان يتشاو شو قولا يمانه ناقيت كوتاي ويل الراستيا كاتبت تسبيحات كاريجريهن او تسبيحاتنا توشر بك بيت 10000 دانه لا او تسبيحاتي كنت لما ناكيت يجي كاتب سباز غاري خوي غوريكي لەسەر ئەو نعمەتانەی کە هەتە کە کاتی داوای لێ خۆشبوونەکەی ئەو هەڵانەی کە هەتە بڵێ دووبارەی ناکەمەوە یان ئەگەر هەتە پلانەدانی چۆن چارەسەرێکەوە بێ لە ڕاستیە چ بۆ تەسبیحاتەکان چ بۆ نوێژەکەیەکی گەرە بەو چەمکە بیکەی کە بەڕاستی تۆ بە تاوتوری گۆڕانکاری بێ لە ژیانتا بەڵێ لە ڕێگەکان کە زۆر کاریگەرترە چکەمە هەم گۆڕانکارە ڕەفتارەکانی تیا هەم سوپاسگوزارێکی تیا هەم گۆڕانکارە ڕوحێکەشی تیا بەڵام ڕەنگە هەندێک شێوازی چارەسەری دەرونی بەس پێوترێت چارەسەری سلوکی بەس تەنها ڕەفتار چارەسەرکە ئیسلام هەمووی چارەسەرەکە هەم ڕەفتارەکەی هەم ناخەکەش هەم دەروونەکەش زۆرباشەکە دکتۆرە لە چوارچێوەی ئەنجامدانی فەریزەی نوێژدا نوێژی بە کۆمەڵ پێ دوای ئەویش ڕۆڵێکی زۆر باشی دەبێت بۆ ئارامی دەرونی بۆی کە کەسان ئەگەن لەوانەیە گۆشەگیر بن لەوانەیە کەمتر پێیان خۆش بێت تێکەڵایەتی بکەن ئەمەش زۆر جا کاریگەری خراپی خاتە سەر دەرونی بەڵام ئەم تێکەڵاویەتی بوونە و نوێژ بە ئەنجامدانی جەماعەت و بە کۆمەڵ و ناسینی خەڵکانی دیکە بوون مەگەل لە گەڕێکێکدا بێ کاریگەری چی دەبێت لەسەر دەرونی بۆ کەسە ئێمە لە پێناسی دەرون دروستیە سێ پێوەرمان هەیە ئەڵێن چالاکی هاوسەنگی خۆ گونجاندن این لە هەموو سەرچاوەکانە پێناسی دەرون دروستی بریتە لەم سێزارەوە چالاکی هاوسەنگی خۆ گونجاندن بێگومان نوێژی بە کۆمەڵ هەرسێکی تیا چالاکییانە تۆ بێ هەڵسی دەستنوێژگەری چوە مەزگەوت تێکەڵی ئەمە چالاکییانە دووەم ئەبێ هاوسەنگی دەوروبەر ڕاگری ئەگەر ئیمانیش بی نابێ نوێژێکی درێژ پێی خەڵکی زعاج بێ نابێ ئەوەنە کورت پێی خەڵکی چێژی لێ نەبینێ ئەبێ ئەو شوێنێک کە هاوسەنگیە کە هەبێ بۆ ئەو کەسانێک کە لەگەڵ حتا لە وەستانێکی کە ئەوەسی نابێ بەجۆر وەسی ئازاری بەرامبەرەکەت بی نابێ بۆنێکی ناخۆشت هەبێ نابێ سیر و پیازت خواردی واتە هاوسەنگیە ڕاگەی لەو شوێنێک لەگەڵ یا خۆگونجاندنە یانە تۆ چالاکیش کۆمەڵاتێ جگە لەوەی کەوا لە ڕوە دینێکەوە خێرەکەی چەنێکە بەرامبەر بە نوێژی تاک هەر خودی چوون بۆ مزگەوتەکە هەموو هەنگاوێکت کە تۆ بۆ نیەتە بچی خێرێکت بۆ نووسرە هەموو هەنگاوکەیەتەوە گوناحەکەت لێ سڕێتەوە لەوێ هەرچی سەلامەکەی کۆمەڵە گوناحەت کەم ناوێتەوە لەگەڵ 15-20 کە ساتیەکەڵەبی دوای کەیتەوانێ ئەو زکری کە دوای نوێژەکەیکی هەمیشە ئەو نوێژەی لە مزگەوتایەکەی قەتەوەنێکە لە ماڵایەکەی ینی هەروەکو خودی عیبادەتەکە خۆی جگە لەو هەموو شتێک کەواڵێم چالاکیەکە لە ڕووی کۆمەڵاتەوە تۆ خەڵکی کە ئەناسی ئاگات لە دروبەرە بێ ئەزین دراوسەکانت شتێکەوە ئەو هەواڵانی کە لە مزگەوتە ئەیبیسی دوای نەژێتە دەرەوانێ ئەگەر پەیوەندی مزگەوت نەبێ
بەشێکی زۆری کۆڵانەکان بۆنی مردووە یعنی ئەو گەڕەکانی کەوا خەڵکی کەمترە چێ بۆ مزگەوت پەیوەندی کۆمەڵاتی زۆر لاوااسترە هەندێک گەڕکی خەڵکەکەی تۆزێ باری دارایی باشترە کەمتر تێکەڵەبەن سێکە مزگەوتەکان شۆڵترە حتا هەسەکەی دەرودەستگای یەکتر زۆر ناناسن بەڵام ئەو کۆڵەن کە تۆزی هاوڵاتیەکانی زیاترش نە مزگەوت پەیوەندیان پتەوترە لە مزگەوتە سێرەکەی هەموو ماڵێ دە ماڵی ئەولاتری خۆی ئەناسێ پەیوەندیان هەیە بێکەوانێ بۆیبوونی خود و نێژەکە ڕاستە وەکو عیبادەکە خێرە زۆرەکەت بۆ نووسێ بەڵام لە ڕووی دەرونی شەمانێ چکە هاوسەنگین کە تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چالاک بی ئەمە گەورترین چالاکی کۆمەڵاتێ توگات لە خزم کە سوکاری خۆتێ ئەگات لە دوو دراوسێ کۆمەڵی هاوڕێی تازە پیاکەی کە ئەمە هاوڕێیانە بە ئەگەری زۆرەوە لە ڕووی دەرونی هاوڕێت تەندروستەکانە تۆ پایەکەی چۆهڕێت تۆ لە مزگەوت تا پایەکەی ئەستەمە کەسێک بێ مادەی هۆژۆر بەکاربێنێ ئەستەمە کەسێک بێ ئەرکون بخواتەوە ئەستەمە کەسێک بێ داوای شتێکی خراپ لە تۆ بکە بێ چکۆ تۆ چە ناوەندێکە و کەسانی هەڵەبژێری کەسانێکی تەندروستن ئەمە شتێکی زانستی تۆگەر هاوڕێک لە باڕێکا پایە بکەی بەراورد ناکرێ بە هاوڕێکی مزگەوت ڕاستی دوو لە مزگەوتە ئەو تاکانی تیانە بەسێک پرسیاری گرنگ بە کورتی وەڵام بێتەوە الدعاء مخ العبادة وبشر لنوێژ هەر بە فاتحاش کە ئێمە دەست پێەکەین بەشە لە ئاەتەکانی دوعاە جگەلەوەی کە لە تەحیاتە دوعا جگەلەوەی کە سونەتە لە سوجدا دوعا دوعا چ گرنگیکی هەیە بۆ ئارامی دەروون بە کورتێکە کەمتر لە دەقێ بە کەمتر لە دەقێ دوعا ئەگەر بەو چەمکی کە دانراوە تۆ دەست پێ بکەی بە سوپاسگوزاری بۆ خۆی گەورە دواتر سەڵاواتدان لەسەر پێغەمبەر ئەو شتێک کە لێنێ تابیڵێ وەکوی کاڵ ئەگەر کەسێک بە تەنیا زیکری خۆی گەورە بکات فەفازت عینە یەکێکە لەو حەو کەسێک کە لە قیامەتە لە سێبەری خۆی گەورە ئاوێ ئەم سێبەرە ئەگەر ئەم گریانە و ئەم دوعاکردنە پلەیەکی بەرزی نەبێ خۆی گەورە تۆ ناخەتەوە سێبەری خۆیوانێ منەمی شەڵێم کەسێک نییە بەڕاستی دوعا بکە ئاگەی لە دوعاکەی بێ کە چی ئەڵێ بە تەواوەتی نزیک بێتەوە لە خۆی گەورە ئیلا هەست بە سووکی لەشیەکە نەک دەروون هەستەکەی لەشت لەسەر زەویە کێشت کەمترە ئەو گریانەش کاریگەری بێ لەسەر دەرونی بەڵێ چوە ئەو گریانەی کێکەی دوای بە تاڵە بێت ئێمە لە زانست تاڵێگە کە تۆ بێتاقەتەوی لە بڕۆ لەگەڵ بووکەڵێک کابێتوێ بڕۆ بەتەنێ لە بەردەم ئاوێنێک کابێتوێ بڕۆ لەگەڵ شتێک کابێتوێ بزوی بە تاڵبیتەوە باش ئەگەر تۆ بزانین لەگەڵ خۆی گەورەیە ئەتوێش بزانین لەگەڵ کەسێک کادووی دەسەڵاتی هەیە لە کون فێکونە هەموو وەڵام شتەکانت باتەوانێ بێگومان ئەمە متمانێکی گەورەترە بێ بۆ تۆ هەست بە ئارامێکی زیاترەکەی هەستێکی کەواتۆ لەگەڵ یەکێکا ئەدوی هەموو شتێکت بۆ چارەسەرەکە نەک لەگەڵ بووکەڵێکا کە ڕوح و گیانیتیانە لەگەڵ شتێکە تەنها خۆت بەتاڵکەیتەوە لەکوێ من قسە بۆیکی بکەم دەسەڵاتی هیچی نەبێت و تەنها خۆم بەتاڵەکەم لەگەڵ یەکێکا قسە بکەم بتوانێت هەموو شتەکانە بۆ چارەسەر بکە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر ئەفرام محەممەد پزیشکی پسپۆری نەخۆشی دەرونیەکان یاخوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بەخێر بێ